لە بڕۆکسلەوە بە تایبەتی بەڕێز دلاوەر ئاژگەیم لەگەڵا بەرپرسی نوێنەری حکوومەت یاریمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لەگەڵ بەڕێزی زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەم پەیوەندیانە کە ئێستا لە چ ئاستێکدان و توانیوانە لە ماوەی ئەم 4 ساڵەدا لەگەڵ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکان بگەێنە چ ئاستێک. بەڕێز دلاوەر ئەم کاتت باش سپاس کە لە ڕووماڵی تایبەتی کوردستان 24 شەو لەگەڵمانی لە یادی کابینەی نوێمدا وەکو ئاماژەمان پێکرد بەشێکی گرنگی ئەو سەرکەوتنانە لە پەیوەندیەکانی هەولێر و وڵاتانی دەرەوەی جیهاندا لۆبیگەری و نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە ئەنجامیان داوە. لە ماوەی ئەم 4 ساڵی کابینەی نوێمدا توانیوتانە چ هەنگاوێکی گرنگی دیکە بە ئەم دەستکەوتانە زیاد بکەن؟ ئەو کاتە هەموو کاتێکتان باش، زۆر سپاس بۆ دەرفەتا. وەکو خۆتان لە داتا و ئامارەکانان بژتان پێدا بات ئەو دیدارانی کە کراون و سەردانی کە بۆ هەرێمی کوردستان کراوە ئەگەر سەرنجێک بدەینە سەر ئەو دیدارانە زۆربەی دیدارەکان ئەو وڵاتانن کە وڵاتانی ئەندامن لە یەکێتی ئەوروپا وەکو ئیتالیا، فەڕەنسا، ئەڵمانیا، بەلژیکا، هۆڵەندا و تر ئەوانی تر، هەنگاریا. ئەمە دەرخەری ئەوەیە کە لەم 4 ساڵی ڕابردوو گۆڕانکاریێک بەسەر پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ دنیای دەرەوەدا هاتووە. بێگومان هەرێمی کوردستان پەیوەندی هەبووە، پەیوەندی بەهێزێ بۆ لەگەڵ دنیای دەرەوە قۆناغ بە قۆناغ بەرەو بەهێزی ڕۆیشتووە. بەڵام جیاوازەکەی ئەوەیە کە لە 4 ساڵی ڕابردوو پەیوەندیەکانی هەرێمی کوردستان زیاتر لەگەڵ وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپاوە لەگەڵ خودی یەکێتی ئەوروپا و دامەزراوەکی زۆر گرنگی نێودەوڵەتی زۆر بەهێزتر بوونە، بەرەو پێشتر چوونە و ئەگەر پێشتر زیاتر پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکا بوو بێت، ئێستا دەتوانین بڵێن ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو دەڵێن هێلکەکانمان لە هەموو لە یەکسەبەت نینە و لەگەڵ دنیای دەرەوە هاوسەنگێکی باشمان دروست کردووە و پەیوەندێکی زۆر بەهێز لەگەڵ یەکێتی ئەوروپا دروست کراوە. ئەمە چ لە ڕێگای بە خۆتان باسنکردنە دەرەوەتیەکان و چ لە ڕێگای سەردانەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێزان وەزیرەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان و سەردانی ئەو شاندانی کە لە دەرەوە سەردانی هەرێمی کوردستان لە ماوەی ئەڕابردوودا دە وڵاتی ئەوروپا دانیان بە جینۆسایدی کوردانی زیدینە کەمە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگ بوو کە بتوانێت ئەو کارەساتی بەسەری هاتووە لە ئاستێکی نێودەوڵەتیدا بە جینۆساید بیناسێنێت. کۆمەڵەیەکتاندان دروست کردووە بە ناوی کۆمەڵەی دۆستایەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا. ئەمە چەندە کاریگەری هەبووە، توانراوە چی بکرێت لەم بوارەدا؟ بەڵێ ئەم هەنگاوانی کە باستان بکرد بێگومان ئەمە بە دەستکەوتی حکوومەتی هەرێمی کوردستان حساب دەکرێت لە بەرەوەی نوێنەراتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان لەسەر هێڵبوونە لەسەر خەتبوونەوە لۆبیان بۆ کردوەکانی جدیان بۆ کردو هەنگاوێن بۆ ناو بۆەوەی ئەم پرسە بە جینۆساید بناساندرێ و لە خۆشبەختانە لە زۆربەی وڵاتی گرنگەکان ئێستا ئەمە بەرەو پێشەوە ڕۆیشتووە بە جینۆساید ناسراوە. ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ بە تایبەتی لێرە لە بڕۆکسل باسی بکەم لە یەکێتی ئەوروپا کاتی خۆی کۆمەڵی دۆستانی کوردستان یان لە پەرلەمانی ئەوروپا ئەوان بەجددی کاریان بۆ کردو لە ئەوە بوو کە لە پەرلەمانی ئەوروپا لە ستراسبورگ بڕیاری لە سەدرا دەنجی لە سەدراوە ئەمە بۆ بناغەیەک و ئاسانکارێک بۆ وڵاتانی تریاندام لە یەکێتی ئەوروپاش کە بتوانن لە هەنگاو لەو زۆرە بنێن دواتر لە بەلژیکا، لە هۆڵەندا، لە لوکسامبۆرگ، لە ئەڵمانیا، لە وڵاتانی تر بە هەمان شێوە هەنگاو درنرا و ئەو پرسە بە جینۆساید ناسای کاما دەستکەوتێکی زۆر گرنگی دیپلۆماسی بوو بۆ هەرێمی کوردستان و تا ڕادەیەک برینی خوشکبرانی ێزیدی ساڕش کردەوە. جگەلەوە هەنگاوی تر نێدراون لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروستکردنی پەیوەندی بەهێز کە باز بۆ پەیوەندی دەکرێت زۆر شت لە خۆ دەگرێت. ئەمەی کە لێرە گرنگە ئاماژە پێ بکەم دیدگای بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ پەیوەندی نێودەوڵەتی کە جەنابیان پێی وایە کە دەبێت ئەو پەیوەندیانە بە ئاماژەی بەڕاستی ئەوە بن کە دەستکەوتی بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان بەدواوەدا بێت. هەر بۆیش لە دوای سەردانەکان زۆر جەخت لەسەوە دەکاتەوە کە دەبێت بەدواداچوون بۆ کۆبوونەوەکان بکرێ بۆ ئەو لانانە بکری کە لەگەڵیان کۆبوونەوە ئەنجام دراوە، دواتر شانتی تر لە ئاستی تر بێن هەرێمی کوردستان بۆی ئەو بڕیارانی کە دراوە ئەو بەڵێنانی کە دراوە جێبەجێ بکرێن بۆی خزمەت بە بەرژۆنەکانی بەڕێز ئاژگەیوەکو خۆشتان ئاماژەتان پێکرد هەموو ئەم هەوڵانە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە. ژمارەی زۆری هاوڵاتی هەرێمی کوردستان ئێستا لە دەرەوەی وڵاتن و کۆچبەرن و پرسی پەنابەران بە تایبەتی یەکێک لەو دۆسیانە بۆ کە هەرێمی کوردستان بە وردی کاری لەسەر کردووە. لەگەڵ ئەم بابەتەدا چیتان کردووە؟ توانراوە تا چەندە یارمەتی دەربن لە ڕێگەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستانەوە، چ لە ڕێگەی شاندانی دێن ئێرە، چ لە ڕێگەی خۆتانەوە وەکو نوێنەرایەتی؟ خۆی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە دروستکردنی پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ ئەو وڵاتی کە لێیەتی بەشێک لە کارەکان و ئەرکەکانی شێوەیە کە پەیوەندی باشی لەگەڵ ڕەوەندی کوردستانی هەبێ و بە تایبەتی
خزمەتی ئەو جالی کوردستان ڕۆدی کوردستان کە لە وڵاتانی کەلەیەکی لەو ڕێەوە هەرێمی کوردستان بڵێن بە بڕیاری حکومەت هەرێمی کوردستان سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان کۆمەڵێک بڕیار دراون بۆی ئاسانکاری بکرێت بۆ هاوڵاتیانی ئێمە لە دەرەوەی وڵات بەشێکی زۆریان ڕۆژانە سەردانی نوێنەرایەتەکان دەکەن بۆ ڕاپەڕاندنی ئیش و کارەکاریان لە نوێنەرایەتەکان کە وەکو بڵێن خزمەتگوزاری کۆنسولیە ئەو خزمەتگوزارانی کە پێویستە عادەتەن باڵوێزی وڵاتان دەیکەن بەڵام حکومەت هەرێمی کوردستان ئەو مافەیەیە کە لە ڕێی نوێنەرایەتەکان خزمەتی وڵاتانی خۆی بکات بۆ خزمەتگوزاری کۆنسولی سەرڕای ئەوە لە کاتی قەیرانەکان لە کاتی کە ئەوان پێویستە بە هاوکاری وە بەتایبەتی گەر باسی لە ئەو کاتە بکەین کە پەتای کۆڕۆنا زۆر ببوو و خەڵک نەیدەتوانێت سەرببێتەوە وڵات ئەو کاتە دیسانێکە بە فەرمانی بەڕێی سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان ئاسانکاری کرا فڕۆکەی تایبەت گیرا پەیوەندی کرا بۆ خەڵکان ئەو کەسانێک کە گیران خواردەوریان دەتوانێت بگەڕێنەوە هەرێمی کوردستان بۆی بتوانن بە سەلامەتی و بە هاوکاری حکومەت هەرێمی کوردستان زۆرەی ترین حاڵەتدا لەسەر ئەرشی حکومەت هەرێمی کوردستان بگەڕێنەوە هەرێمی کوردستان و ئەمە هاوکاریک بوو کە زۆربەی بەشێک لە وڵاتانی سربەخۆش تا ڕادێک نادەتوانێت هاوکاری پێشێکی هاوڵاتانی خۆیان بکەن بەڵام هەرێمی کوردستان لەو ڕۆژە زۆر سەرکەوتوو بوو. باشە بەڕێز دلاوەر هەرێمی کوردستان دەوڵەتێکی سربەخۆ نیە بەڵام کاتێک کە وڵاتان مامەڵەی دەوڵەتی سربەخۆی لێ دەکەن لەگەڵ دەکەن لە کۆڕ و کۆبوونەوە نێودەوڵەتیە گرنگەکاندا کە بەشدار دەبن لەو کۆبوونەوانەدا پێگە و هێزی هەرێمی کوردستان چۆن گەیشتۆتەم ئاستا و ئێستا ئێوە لە چه ئاستێکیدا دەبینن؟ ئێستا لە ئاستێکی زۆر باشن وەکو دەستپێک باسم کرد سەردەم ئەو کۆبوونەوانەی کە بۆ نمونە لە نێوان یەکێتی ئەوروپا و عێراق ئەنجام دەدرێت شاندی هەرێمی کوردستان بەجیا بەشدار دەکات لە کۆبوونەکان وە قسەی خۆی هەیە و پەیامی خۆی هەیە و دیدگای خۆی باز دەکات بۆ لایەنی ئەوروپی و لە هەمان کاتیشدا لە کاتی سەردانی ئەوان بۆ هەرێمی کوردستان حتمما ئەگەر سەردانی بەغدا بکەن دەبێت سەردانی هەرێمی کوردستانیش بکەن نمونەی زۆر لەبەر چاوەیە کە زۆربەی وە وزیرانی کە سەردانی عێراق دەکەن ئەگەر بێن بۆ بەغدا دێنە هەولێری پانتۆکەتی هەرێمی کوردستانیش جگە لەوە ئەم پەیوەندیانەوەکو باسم کرد قۆناغ بە قۆناغ بەرەو پێشەوە ڕۆیشتون ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە پێشتر ڕەنگە زۆر ئاسان نەبوو بێت کە سەرۆکی حکومەت هەرێمی کوردستان بتوانن لە ڕێیان سەرۆک وزیرانی وڵاتانی نەدام لە یەکێتی ئەوروپا پێشواسی لێ بکرێت لە سەردەمێک زۆر ئاسان نەبوو تەنانەت لەگەڵ وەزیری دەرەوەش کۆبوونەوە ڕێک بخرێت بەڵام ئەمڕۆ دەبینین کە سەرۆک وزیرانی هەرێمی کوردستان لەلایەن کەسی ژمارەیەکی وڵاتێک کە سەرۆک وەزیرانە پێشوازی لێ دەکرێت ئاڵای کوردستان دادەنرێت بەشێ لە ڕووی پرۆتۆکۆلیەوە هەموو حسابی دەوڵەتێکی سەربەخۆی بۆ دەکرێت و جگە لەوەش لە دوای کۆبوونەوەکانیش لە پەیوەندەکانن لەگەڵ بۆ بەداداچوون لە پەیوەندەکانن لەگەڵ نێراتی حکومەت هەرێمی کوردستان دەتوانین بڵێن حسابی باڵوسخانەی وڵاتیشی سەربەخۆی لەگەڵ دەکرێت و هەموو پەیوەندەکان و کاناڵی سفەرمی کە لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت لە ڕێگە نوێنەرایەتەکان دەکرێت کە ئەمە بەخۆی دەرخەری ئەوەیە کە ئەوان گرنگی بە دیپلۆماسەتی خۆیان باشە ئەگەر لە کۆتاییشدا لە بەڕێستان بپرسم لە بەرنامەی داهاتووتاندا چه پلان و پرۆژەیەک هەیە بۆ بەهێزکردنی ئەم پەیوەندیانە لۆبیەکی بەهێزتر بە تایبەتی کە ئەوروپا دوای واشنگتۆن یەکێک لە ئەو پێگە گرنگانەیە بۆ هەرێمی کوردستان و گرنگی تایبەتی خۆی هەیە هەرێمی کوردستان بۆ ئەوان چەندە گرنگە ئەوان بۆ ئێمە چەندە گرنگن؟ بەڕاستە خۆی بەتایبەتی بەڕووکسە لە دوای واشنگتۆن یەک لەو شوێنانەیە کە لە ڕووی لۆبیکردن زۆر گرنگە و زۆر گرنگی پێدەدرێت ڕاستی نێودەوڵەتی و هەرێمی کوردستانیش ئاگاداری ئەم گرنگی ئەم شوێنەیە بۆ ژنەرایەتی لێرە هەیە و گرنگی بەو نێراتێتدا و بۆی سەردانی زۆر لە ماوەی ڕابردوو بۆ ئێرە کراون سەرۆک وەزیرانی پێشووی حکومەت هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی هەرێم پێشووی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سەردانی ئێران کردووە و دایمەن بانگشت کراون و گوێ لە بڕاوبووچوونیان گیراوە لەناو بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا بەرنامەی باش لەلایەن حکومەت هەرێمی کوردستان هەیە بۆ تێوکردنی ئەو پەیوەندیانە بەتایبەتی ئێستا پەیوەندیەکان زیاتر وەکو دەڵێن پەیوەندی ئەوەی کە پێدەگوترێت دیپلۆماسی ئابووری و بازرگانی لەناو هەرێمی کوردستان و ئەو وڵاتانەیە کە چۆن سوود لە ئەزمون و بڵێن زانست و علمی وڵاتانە وەربگیرێ بۆی بتوان هاوکاری هەرێمی کوردستان بکەین کە ئێمە ئەو قۆناغات تێپەڕێنین و بینە ئاستشی زۆر باش وەکو وڵاتێکی بڵێن پێشکەوتوو بتوانین لەگەڵ ئەو قێرانانەش کە دێنە پێشیش هەڵسوکەوت بکەین و هەرێمی کوردستان بەرەو پێشتر ببین. زۆر باشە زۆر سپاس بەڕێز دلاوەر ئاژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لە بروکسلەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.